ئەمڕۆژ جارێکی تر لەسەر داوای لیژنە هەمیشەیە ئەو لیژنە هاوبەشەی ئەنجومەنی پارێزگار لەگەڵ لیژنەکانی قایمقامێت کە خۆی زیاتر لە 36 لیژنەیە بینێتەوە و ئەم لیژنانە تەمان وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەم سوپاسی هەموو لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی دەکەین هەم سوپاسی لیژنەکانی قایمقامێت و هەموو بەڕێزانە دەکەین کە ڕۆڵێکیان بینیوە لە وشارکردنەوە و بابەتی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا ئەمڕۆژ لە هۆڵی سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵ لیژنە بەڕێزانی قایمقامێت کۆبینەوە بۆی بزانین چی کراوە و ئەو ڕێکارانی کە لە ئیستە بەدواوە سەرنج و پێشنیارەکانی ئەوان چییە بۆی ئێمە و ئەنجومەنی پارێزگای سلێمانی بگرینە بەر بۆی لە هەر حاڵەتێکا پێویستی بە ڕێنمایی بە ڕاستپاردە بە هەر بابەتێک بێ بۆی ئێمە بتوانین وەکو ئەنجومەنی پارێزگا و ڕێکارانە بگرینە بەر و لیژنەکانی ئێمەش ئەو لیژنە هاوبەشەی ئێمەش بۆی هەر سەرنج و تێبینیەکیان هەبێ لە ڕووی ئەو بەڕێزانی لیژنەکانی قایمقامێت باسەکرێت دواتر هەردوولا لەسەر چ ڕاستپاردەیەکە بێ بە کۆدەنگی هەردوولا و ڕاستپاردەکان دواتر چی پێدۆکە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کاری لەسەر دەکەین. دوای ڕۆژی پێنجشەمە لیژنەی ئەنجومەنی محافەزەی سلێمانی سەردانی قایمقامێتی سلێمانی کرد بانگشتی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانیان کردەوە بەمەستی کۆبوونەوەیەک ئەمڕۆ لە ئەنجومەنی محافەزە بەمەستی دانای ڕێوشوێنی پێویست بۆ ئەو ڕێنمانەی کە لەلایەن لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانیەوە دانراوە بە شوێنە گشتەکان هەروەها پێشنیاری تازە بڕیاری تازە بدرێت لەم کۆبوونە بۆ ئەوەی کە کۆمەڵە ڕێوشوێنی تر بگیرێتە بەر لە شوێنە گشتەکان کە بتوانین زیاتر ڕێگری بکەن لە ڕوبەڕبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئەمە بەسەر لە ئەنجومەنی محافەزەی سلێمانی ئەمڕۆ لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی و ئەنجومەنی محافەزە و بەڕێوەتی ڤێتەنەری سلێمانی بەڕێوەتی چاودێری بازرگانی بەڕێوەتی ئاسایشی سلێمانی و بەڕێوەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی کۆبوونەیەک ڕێکخراوە بە مەبەستی دانای ڕێوشوێنی پێویست بۆ ئەوەی زیاتر ڕێوشوێنی تون بگیرێتە بەر لە شوێنە گشتەکان بە سوپاسەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هاوکار و پشتیوانمانن لە ڕۆژانی ڕابردووە و لە ئێستاشا دەستخۆشی لە کارەکان لیژنەکانی قایمقامێت دەکەن ئەمڕۆژ بزانین چی بڕیارێک لە کۆبوونەوەکە بدرێ ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی جێبەجێکەین. ڕەنگە بەشێکیان بە بەڕێستان ڕاگەیان بێ و بەشێکیشیان ڕەنگە ئێستا ئامادەیان کردبێ گیان ناخۆشە یان حاڵەتێکە بینین لە بڕیارەکە ئێمە پێمان خۆشە حکوومەت خۆی وەکو ئەنجومەنی وەزیران هەتەبین لەسەر ئەوەی کە دەوام ڕاگەن بەکارێکی باش دەزانین بەڵام بە حکمی ئەوەی کە نەبێتە حساسیت و وەکو بە عام خەڵک لە بارێکی گەرمی نائاساییە بۆی ئێمە ڕەنگە لە هەر شوێنە بەشێکی زۆر لە داخواتی داواکاری فەرماندەران و بەڕێوەبەر و بەڕێوەبەرە گشتیەکانەوە بووە و ئەوە یەکێکە لە بابەتەکان چونکە لە ناو کۆبوونەوە باسکرایە من ناتوانین لێیلادین لە بەرەوەی لە ئەجنداکەشە ژیرمان کردو بە سلێمانی و هەڵەبجە گفتوگۆ و توێژ لە ناو کۆبوونەوە پێیاکەین و ئەوە شێوازێکی تر و هەڵوێستێکی تریانە بێ بکومە ئێمە ڕێکارەکەمان گرتە بەر بەڵام گای تەلەفۆن و ڕاستەخۆ بە یارمەدەر چی من چی بەڕێجی